برو مهربان ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانی لەسەر ئێمە واجب و پێویست کردووە بۆ ئەوەی لە ئاگری دۆزەخ دوورمان خاتەوە بەهۆی ڕۆژوگرتنەوە. پێت خۆشە لە دۆزەخ دووربی؟ هەمومان دەڵێن بەڵێ. دەی ئەم مانگە هۆکارێکە بۆی لە دۆزەخ دوورت خاتەوە، لە تۆڕەیی خوا، لە غەزەبی خوا دوورت ئەخاتەوە. پشتیوان بەخوای گەورە. بۆیە لە دەستی مەدە فرسەتێکە چەند کەس هەبوو پارەکە مامۆستاکان هاوارێ نەکرد بە ڕۆژوو بن حسابیان بۆ کەس نەکرد، ئێستا لە ژێر خۆڵدان. ئەم ساڵش مامۆستاکان دەڵێن بە خەڵکی بە ڕۆژوو بن. فەرمانی خوا پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم خەڵکێکە هەر گوێی لێ نییە بەڵام ساڵت ئەم کاتە لە ژێر خۆڵایە. کێ دەڵێ ڕەمەزان تەواوەکەی؟ کەواتە خۆت ئامادەکە برای خۆشەویستم خوشکی بەڕێزم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی الصوم جنة يستجن بها العبد من النار. ڕۆژوو قەڵغانە بۆ ئاگر. لە ڕۆژی قیامەتە ئەو ڕۆژۆی کە گرتوتە قەڵغانێکە بۆی لە عەزابی خوا لە دۆزەخ بتپارێزێ، لە ناو گۆڕدا لە عەزابی خوا بتپارێزێ. کەواتە تۆزێ خۆت برسی ئەەکەی لە ناو گۆڕەکە دڵخۆشت ئەکا، لە ساحەی مەحشەر دڵخۆشت ئەکا، ئەتخاتە ناو بەهەشتەوە، لە عەزاب و غەزەبی خوا دوورت ئەخاتەوە. خەمبار مەبە، بێتاقەت مەبە. ئینسان لەوەندە خەمی سکی خۆشی نەبی، عیبە، شەرمەزاریە. کەواتە خوای گەورە بەهۆی ڕۆژووە تۆ لە دۆزەخ دوور دەخاتەوە. قەڵایەکە، قەڵغانێکە بەدەستەوە، هەرەکو چۆن جاران کە شەڕیان دەکرد بە شمشێر و بەڕم قەڵغانیان پێ بوو خۆیان دەپاراز لە ئەوەی کە بریندار بن یا بکوژرێن. ئەم ڕۆژوەش قەڵغانێکە بەدەستەوە لە عەزابی خوا ئەتپارێزێ بە ویستی خوا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن لله عند كل فطر عتقاء من النار وذلك في كل ليلة. هەموو ئێوارەیەک لە کاتی بەربانگدا، هەموو ڕۆژێکی ڕەمەزان لە کاتی بەربانگدا خوای گەورە بڕیار ئەدات کۆمەڵە کەسێک لە ئاگری دۆزەخ ڕزگارەکات. تۆ خەریکی خواردن و خواردنەوەی خۆتی خوا لەو کەسانەمان بگەڕێ یا ڕەبی، ئەلەو کەسە بەختەوەرانە بڕیاری لای خوای گەورە دەردەکرێ هەموو ئێوارەیەک لە کاتی فتاردا کە پێی ئەوترێ شەو. ئەمڕۆ ئەوەندە ژن و پیا و خواڵی خۆش بوو، ئەوەندە ژن و پیا و لە ئاگر ڕزگاری بوو بە فەرمانی خوا. کەواتە هەوڵ بدە لەو کەسانە بە تەماحتە بێ، لەوەی کە تۆ لەو کەسانە بی لەم مانگەدا خوا لە دۆزەخ ڕزگارت دەکات، گەردنت لە دۆزەخ ڕزگارەکات.